پەرەسەندنی ڕەنج و نەهامەتی ئەفغانستانیەکان لە ئێران و پاکستان. دەوڵەتی پاکستان ئۆپراسیۆنی گەڕانەوەی زۆرەملەی پەنابەرانی ئەفغانستانی بۆ وڵاتەکانی بە شێوەیەکی زۆر تند و تیژ و نامرۆڤانە و لە ئاستێکی بەربڵاودا دەستی پێکردووە. ئەم ئۆپراسیۆنە هاوکاتە لەگەڵ وێرانکردنی ماڵ و شوێنی کار و کاسپی و تەبلیغاتی ژەهراوی بە مەبەستی هاندانی خەڵکی پاکستان لە دژی پەنابەران. هەر ئێستا دەیان هەزار پەنابەری ئەفغانستانی لە کەش و هەوایەکی ساردا لەو دیوی سنوورەکان سەرگەردان و مەترسی نەخۆشکەوتن و گیان لە دەستان هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر منداڵانی ورد و کەمتەمەن. دەوڵەتی پاکستان لە سەرەتاکانی مانگی ئۆکتۆبرەوە مۆڵەتی دیاری کرد بۆ 1,700,000 کۆچبەر و پەنابەری ئەفغانستانی کە تا سەرەتای مانگی نوامبر ئەو وڵاتە جێبهێڵن و بگەڕێنەوە بۆ ئەفغانستان. ئێستا کە ئەم وادەیە تەواو بووە، مامورەکانی دەوڵەت دەستیان کردووە بە ڕووخاندنی ماڵ و شوێنی کار و نیشتەجێبوونی ئەو ئاوارانە و بە زۆر لەو وڵاتە دەریان دەکەن. دەسەڵاتدارانی پاکستان کە بۆ خۆیان ساڵانێکی زۆرە سەرقاڵی پەروەردەکردنی تەرۆریستن، ئێستا ژنان و پیاوانی زەحمەتکێش و ستەمدیتووی ئەفغانستان بەوە تۆمەتبار دەکەن کە گۆیا لە وڵاتە خەریکی کاری تەرۆریستی. بەڵام ئەم تۆمەتە نەیتوانی بیرروڕای خەڵکی پێشکەوتن خوازی جیهان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ناوەندەکانی بەهاناوە چوون بەلاڕێدا ببات. ڕۆژی سێشەممان نوێی خەزەڵوەر ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی داوای لە دەوڵەتی پاکستان کرد دەستبەجێ بڕیاری دیپۆرتکردنەوەی پەنابەرانی ئەفغانستان هەڵبوەشێنێتەوە. ئەو ڕێکخراوەیە هەروەها داوای لە وڵاتانی جیهان کرد کە بەشداری بکەن لە پێدانی مافی پەنابەری بۆ ئەو ئەفغانستانیانەی کە لە دەست ئەزیەت و ئازاری تاڵبان هەڵاتوون. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەسەڵاتدارانی پاکستان بەوە تۆمەتبار دەکات کە ساڵانێکی زۆرە پەنابەرانی ئەفغانستان وەک ئامرازێک لە بواری دیپلۆماسیدا بەکاردەهێنێت. جێگای ئاماژەیە کە زیاتر لە 4 ملیۆن پەنابەری ژن و پیاوی ئەفغانستانی لە پاکستان بوونیان هەیە کە زۆربەیان کرێکارن و دەیان ساڵە بەبێ مافی و بە حەقدەستێکی کەم کاریان لێ دەکێشن. بەر لە هێرشەکەی ڕۆژی 7 ئۆکتۆبری حەماس بۆ سەر ئیسرائیل، وشارەکان بۆ سەر ئەفغانستانیەکانی دانیشتووی ئێرانیش لەلایەن حکوومەتەوە بە شێوەیەکی هەمەلایەنە زیادی کردبوو. کاربەدەستان باسییان لە زیانباربوونی پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران دەکرد و وەک کێشەیەکی ئەمنیەتی ناویان دەبردن. بەرپرسانی ڕژیم بە درۆودەلەسە و شێواندن و بەلاڕێدابردنی ڕاستیەکان ئەو پەنابەرانیان وەک هۆکاری سەرەکی گرفتی ئابووری و بێکاری و تەنانەت هۆکاری کەمبوونی نان و ئاردیش نیشان دەدا. دەسەڵاتدارانی خۆجەیی لە ژمارەیەک لە پارێزگاکان وێڕای دووپاتکردنەوەی ئەو تۆمەتانەی بەرپرسان بە شێوەیەکی فەرمی پێشیان بەبوونی ئەو ئاوارانە لە پارێزگاکانی ژێر بەرپرسیارەتی خۆیان دەگرت. هەروەها ڕاگەیاندنە حکوومەتیەکانیش بەش بە حاڵی خۆیان وێڕای خستنە ڕووی ئاماری ناڕاست سەبارەت بە ژمارەی ئەو پەنابەرانە لە وڵاتدا تۆمەتی ناڕەوا و بێبنەمایان دەخستە پاڵیان تا ئەو جێگایی کە تەنانەت بە هەڵگری نەخۆشی مەترسیدار لە قەڵەم دران. لە ئاکامدا هێزە سەرکوتگەرەکان بێبەزەیانەتر لە پێشوو دەستگیریان دەکردن و ڕەوانەی سەرسنووریان دەکردنەوە. بەڵام لەم ڕۆژانەدا شەپۆلی ئەم تەبلیغاتە ژەهراویانە تا ڕادەیەک کەم بۆتەوە. تەنانەت هێندێک لە بەرپرسان سەبارەت بە ئەگەری پەرەسەندنی دژە ئەفغانستانی بوون و تۆمەتی ناڕەوا لە دژی ئەوان هۆشداری دەدەن. تا ئەو جێگەی کە عەبدوڵڵا موبینی سەرۆکی ڕێکخراوی نەتەوەیی کۆچ دەڵێت کۆچبەرانی ئەفغانستانی هیچ کێشەیەکی ئەمنیەتیان بۆ ئێران دروست نەکردووە. بەڵام بابزانین هۆکاری ئەم گۆڕانکاریە تاکتیکیە لە هەڵوێستی کۆماری ئیسلامی بەرامبەر بە پەنابەرانی ئەفغانستان چییە؟
ئاژانسی هەواڵی فارس سەربەسپای پاسداران ڕۆژی 22 ڕەزبەر هەڵمەتی ناردنی بەناو خۆبەخشانی دەرەکی لە ئێرانەوە بۆ غەزە دەست پێ کرد. مەبەستی ئەم ئاژانسە هەواڵیە ئەو خۆبەخشانن کە زۆربەیان بریتین لەو پەنابەر ئەفغانستانیانەی کە بەهۆی بێبەشبوون لە سەرەتاییترین مافەکانی مرۆڤ لە ئێران بە ناچاری پەیوەستە بن بە سپاکەیەوە و بە ناوی فاتمیون بۆ ئەوەی داهاتێک بۆ خۆیان و بنەماڵەکانیان بەدەستپێن و لەو ڕێگایشەوە بتوانن ئێقامە یان مافی نیشتە جێبوون وەربگرن. لە ساڵانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لەم ئەفغانستانیانە لە ژێر ناوی بەرگریکارانی حرەمدا دوای ڕاهێنانێکی کورد ڕەوانەی سووریە کراون و کوژراون. ئێستا کە شەڕ لە سووریە تا ڕادێکی زۆر کەم بۆتەوە، بەرپرسانی ڕژیم و سپای قودس دەیان هەوێت لەشکەری فاتمیۆن وەک هێزێکی بە وەکالەت لە دژی ئیسرائیل لە سووریا بەهێز بکەن. ڕۆژنامەی کەیهان چاپیتاران کە زمان حاڵی خامنەییە لەم پەیوەندیەدا نووسیوێتی ئەگەر ئەرتەشی ئیسرائیل چێتە ناو کەرتی غەزە، لەشکەری فاتمیۆن بە پشتیوانی لە حەماس بەشداری شەڕ لە دژی ئیسرائیل دەکات. نابێ ڕێگە بدرێت ئەم ڕژیمە قەیران لێدرا و سەرچاوەی قەیرانە لەوە زیاتر لە بێکاری و بێمافی ئەو لاوە پەنابەرانەی ئەفغانستان لە ئێران وەک دەرفەتێک کەڵک وەربگرێ و لە ڕیزەکانی لەشکەری فاتمیۆندا و لە پێناو بەرەو پێشبردنی سیاسەتە ناوچەیەکانی خۆیدا بە کوشتنیان بدات.